هەر وەک من وەک کەم ئەندامە کە هەستم کە مامەستامە و کە هەستم پێکردکە ئەو مامەستایی بەڕاستی ئازار درا لە پێشدەرکەی وەزارەتی پەروەردە. بەڕاستی من شعرێکم نووسی، ئەوەش پێشکەشەکەم لەلایەن کۆمەڵی ژینەوە بە ناوی کەم ئەندامانەوە کە ڕست لە مامۆستا بژیرێت. مامۆستا پیرۆزە بابێ ملەت و هۆزە، بخینە بە سەربەستی دابزانی زانستی. زانست مای ژیانە، ژیان مافێ مرۆڤانە، پرۆفیسۆر و ژێدەر مامۆستا بابێ سەنگەر. مامۆستا نەبن لە ژیان، ملت کەفتە بن دەستان، ملت کەفتە بن دەستان. تاکو ئێستا حکوومەت ئێمە هەرێمی کوردستانێت چ بۆ کەم ئەنداما نەکردە ڕاستی کەن ئەندام من دیتە خوددان عیلە خێزانە بابا کچێتین لە کولیێ لە مەدرسێ پارێتوی تێراوی ناکە 150,000 کێمە یاهای بووە هاوسەرگیری ئافرەتەکە شیب کابراایەکێ دروست کردیت ئیژارێ وەیە ڕاتبێوی تێراوی ناکە ئەف تشتە گەلەکن بەڕاستی. هەروەکی ڕێزگرتنش کەم ئەندامە حەقە لە دایرە لە جهاجەیەکێ دروست و ڕاستەوخۆ هەبتن بۆ ڕێزگرتنی کەم ئەندامە. هەروەکی پارکێ سیارە پارکێک بۆ مەچێکرد سەر ئیتحاد قرار مروریدا کە بە پارکە ئیتحاد کۆمەڵە ژینەیە بچنە گەراجیدا وەختی چێژۆر بە دەبێژیت نەچە ئێوە سیارە معواقینە دەبێت سیارە معواقی شتە دایرێدا گەراجیدا ڕابوەستی ئەفرێزگرتنە نینە.